کاتتان باش خۆشەویستان وەکو دەبینن کۆڕێکستار قۆناغی دووەم بەردەوامە لە تەلەڤیزیۆنە جوانەکەی کۆڕێک تیڤی. خۆشەویستان وەکو بینیتان لە قۆناغ یەک کۆمەڵێکی زۆر لە بەشداربوونەکان دەرچوون بۆ قۆناغی دوو و مەبەستی قۆناغی دوو ئەوەیە کە هەر بەرنامەی و کۆمەڵێک لە بەشداربوونەکان منافسی یەکن گۆرانی دەڵێن بۆ لێژنا و لەو کۆمەڵەت بەس دوان دەرئەچێت ئەویش لێژنا لە 150 دەنگەکە هی ئەوانە و لە 150 دەنگەکەی تریش ئێوە لە ماڵەوە دەبن بە لێژنە ئەو دوو بەشداربووی کە ئەمێنێتەوە ئێوە ئەتوانن هەبژێن کامیان لە دوانەکە دەربچێت بۆ فینال تۆپدا بۆ ئاخیرە مەرحەلە دەرچێت ئەوە هەمووی لە دەستی ئەوەیە بۆیە ئەتوانن SMS بکەن بۆ 9252 لە کۆتایی بەرنامەکە بێگومان ئەیبینن کە کام بەشداربوونەکان دوانەکان لە دەست ئێوەیە هەر چۆنێک بێت ئەبێت سێ بکەن و ئەو کاتەش ئەزانن. یەکەم جارمانێ سوپاسی هەموو لایەک بکەین و سوپاسی لێژن جوانەکە بکەین و هەموو بەرنامێک بزان ئێمە کە هونەرمەندێکی خۆشەویست میوانە و ڕۆڵێکی گەورە دەبینێت لە بەرنامەکە دەربارەی هەڵبژاردننی بەشداربوونەکان. ئەویش هونەرمەند کادر ئەسعەد دوایین وڵات. ئەم کاتان باشن و مامۆستا هەڵکەوت زاهیر نەجان سپاسی هەموو لایەکەکەم بە خێراتنی و میوانە بەڕێزانەکەم دەستخۆشی لە هەموو ستافی مۆزیک و کامیرە و دەرهێنەر و سەرجەم ستافەکەکەم. دیارە ئێمە گەشتونەتە قۆناغی دووەم کە لە کۆی 350 نەفەر 55 نەفەر ماو نەتەوانێت 55 بەشدار بوو لە هەر بەرنامەیەکدا لە 5 کەسی کە بەشدارەیان 4 کەس 2 کەس هەڵدەبژێرین بەڕای لیژنە بەڕێی SMS 9252 باشترینیان هەڵدەبژێرێ لەلایەن بینەرەوە ئێمە نسبەتی 105 لە 50 لە بێگومان و پاشانیش ئەو کەسە هەڵدەبژێرێ بۆ تۆپدا قۆناغی سێم. پێشم خۆشە بە خێراتی هونەرمەند کە قادر ئەسعەد بکەم بۆم بەرنامە. زۆر سپاسیەکەین چەپڵێک بۆ هونەرمەند قادر ئەسعەد هەڵاو سپاس. بچینەوە لای لیژنەش بەڕاستی ماندوو بوون لە سەرەتاوە دکتۆر محەممەد زازاوە خاتۆمامۆستا تۆش بە خێرات نەکەینەوە لەم قۆناغەدا. سپاس بۆ هەمیان بڕاستی منافەسە ئەمڕۆ دەست پێت کە بینیوان هەر چارە و لیژنەژی وێ ئاگدار ببێت تاکو و دەرەجێ بدەوانە بە ئەو شێوەیە کووت و تەماشە بکەن کە ئەدا بچ شێوەیە تەلەفز چۆنە مەقام ئەگە ڕاست بێژن یا ڕاست نابێژن ئەدا شکلیە حزور بشێوەیە بە ئەو شکلە ئەو منافەسە چێت بە و ئەو لیژنای دانیشتی هەریەکە دەرەجا خۆ بینە کۆیەکی گشتی بێ شکلیە کە هەلکەوت وێ ئەو بۆوە بخوینە. سپاس زۆر سپاسەکەم و ئێمە کاتێکی خۆش بەرین بەسەر ینی ناخۆشی دروست نەبێ لە بینی بەشداربوونەکان و مەبەستمانەوەیە خەڵکە کاتێکی خۆش بە بەسەرەوەش گرنگە بزانن. زۆر سپاس دکتۆر محەممەد زازا و خاتوهانی زۆر سپاس کە لە سەرەتاوە جەنابی شتیلاک بووی لەگەڵ ئێمە و ئەبێت خەڵکەکان بەڕاستی بزان جەنابیشت زۆر هیلاکە بێت وکو هونەرمەندێک هەتا بتوانانی یەک شتی بچووک دروست بکەیت بۆی کە کولتوری و فەرهەنگی کوردی دەوڵەمەند بکەیت و زۆر دەستخۆشیت لێکەین بۆ ڤیدیۆ کلیپە جوانت بۆ لیستی کوردستانی حەزەکەم قسەیەکی بچوو بکەیت دەربارەی هیلاک بوونیەکەتە تا ئێستا. دەشتگیان تۆ من ئەناسی وێ کۆ برادێری باش ینی خۆشحاڵێت زۆر سپاس میشەرەوە بەڕاستی و ئەرکی سەرشانی ئێمە هۆنەرمەندێت کە پێشمەرگێک وایە خۆمان ماندووکەین و ئەمە وەکو ئەرک و وتم وەزیفەیەکە کە بتانین هۆنەر و کولتوری کوردی دۆڵەمەند بکەینەوە جایتر ئەو وەزیفەی منە. ئەو تۆزیحاتی تریش لە مۆرد پرۆگرامی کۆرکستار مامۆسای عزیز وتیان تو پێویست فکرناکەم بکات کە من تۆزێح بم بۆ بکەم ڕەواڵەکیشی خەڵکی عزیز خوان باشە زانن کە چۆنەوە ئەمانە فقط هیوادارم کە باشترین هەڵبژێرگێتوە بتێت ئێستارێک ناو کووردا. زۆر سپاسی توی زۆر سپاس و ئاگاداری ئەلبومەکەی کە بەم زوانێت بەڕێوە چەپڵێک بۆ هونەرمەند خاتوهانی. زۆر سپاس و لە تەنیشتەوە شوانێ مامۆستا چەتۆ نەورۆز جەنابێت لە قۆناغی دووەم تازە دەستپێەکەیت و هاوکارمانێت و زۆرمان لا پیرۆزە و بەڕاستی لە مێژەوە خزمەتی هونەر و مۆسیقای کوردیەکەیت. زۆر سپاسکی با بۆ ئەویش چەپڵێک لێین. زۆر سپاس بەڕاستی زۆر سپاسی ئامادەبوان دەکەم دەستخۆشی لە گروپی مۆسیقا دەکەم. دیارە ئەم جۆرە بەرنامانە قۆناغ بە قۆناغ زەحمەتتر دەبێ بتوانین
لەم بەرنامەدا ئەوەی دڵ خۆش بێ ئەوەی ئەدایەکی جوان هەبێ بتوانین هەڵی بژێرین بۆ ئەوەی لە ئایندە ببێت بە سوپەر ستارێک یان بۆ ستاری کۆڕک بتوانین هەڵی بژێرن. زۆر سپاس. منەمێ پرسیارێک لە جەنابەت بکەم کە ئێستا جەنابیشت بێگومان ڕۆڵێکی گرنگت هەیە لە لێژنە بۆ جەنابەت چ شتێک گرنگە کە بەشداربووەکان چ مواصفاتێکیان هەبێت مثلەن گوێیەکی باشیان هەبێت لە تەنیشت بێگومان دنگەکەوە یان ئالەتێک بزانن چ شتێک بۆ جەنابەت گرنگ؟ بەڕاستی لای من لە هەمووی گرنگتر ئەوێ ئەمڕۆ کە هونەرمەند بتوانێ ڕاستە و خۆ گۆرانی بڵێ واتە یەکسەر لەگە گروپی مۆسیقا شتێکی زۆر گرنگە کە نەک بە پلەی باک بیان بە شێوەیەکی تر ئەمن لای من زۆر گرنگە لە هەمان شێوەدا دیارە لە قۆناغی دووەم پلەدانراوە لە ئەدا لە دەربرینی کەلیمات چۆن بتوانێت بوەستێ لە حرەکاتی هونەرمەند ئەمە هەمووی پلەی لەسرە بەڵام دووبارە شێکەمەوە خۆی لە خۆیدا تۆنی لەگەڵ مۆسیقا لەم بەرنامەیەدا زیاتر لای من زۆر گرنگە بتوانی بەدی بکرێت. ئۆکەی یانی ئەگاتان لە خۆتان بەشداربووەکان توندێک هاتۆتەوانێ و هەمووتان خۆشەویستان دەزانن کە هونەرمەند کادراسات لە بێژە و خزمەتی هونەری کوردی دەکات و سپاسی دەکەن هەتا ئێستا ئەزانن حوت ئەلبوم بەرهەمی هەیە یەکەمیان ئەویش ئەو بوو لەگەڵ باندێک بوو ئەلبومێکیان دەرکرد بە ناوی ژاڵە ئەنجە دوای و لە 96 خۆی دەستی کرد بە سۆڵە و بەرهەمەکانی ئازیزان سەفەری عەشق و لاوە لاوە ببوورە نۆستەلجی بۆ ئەوانەی کە نازانن یعنی وکچۆنی تەمە زرۆیەک لە ڕابردوو ئاخرم ئەلبومی ئێستا ئەلبومی کەرکووک کە من زۆر عاشقی ئەو ئەلبومم و سەی ڕسمە جوانەکانێکن بە قاتێکی سپیە و دانیشتوی سویدیشە و ئێستا دوو منداڵی جوانیشی هەیە بە ناوی هێدی و هەولێر بزانە چەند عاشقی هەولێرە هونەرمەند کادراسات بەخێر بێیت. سپاستان دەکەم خۆشحاڵم کە لەو بەرنامەیە یەکێک لەو بەرنامە هەرە باشەکانی کە لە ئەو هەرێمە پێشکەش دەکرێت ومێ دەخوازم کە شتی باشتر و هونەرمەندی باشتر زۆر سپاسەکەین زۆر سپاسەکەین. جەنابەت ئێمڕۆ ڕۆڵێکی گرنگت هەیە وکو میوانێک وکو هونەرمەندێکە لە مێژ و خزمەتی هونەری کوردی دەکەیت ئایا جەنابەت ئاگات لە چ خاڵەکە بێت؟ من ئەو برادرە خۆشەوە هونەرمەندە و مامۆستا خۆشەویستان باسییان لە زۆر شت کرد من شتێکی من دەمێت کۆمەڵ شتێکە دەمێت باسیکەن زۆر بە کورتی ئەو کەسەی کە لێرە دەبێت بە تۆپ هونەرمەند دەبێت زۆر ڕێز لە مۆسیقیەکان بگرێ بەڕاستی هەمیشە ڕێز لە مۆسیقا ژنانە بگرێ کە لە دواوێنە چونکە ئەوان خەڵک دروست دەکەن ئەوان لەگەڵی ماندوو دەبن چەپڵێک بۆ هونەرمەندانە بەڕاستی. دووەم شت ئەوەی گرنگە ینی لایەنی تێکست گرنگدان بە تێکستی گۆرانی گرنگدان بە مێلۆدیەکان شێل مێلۆدی بۆ دادنێ چۆنایەتی کەسایەتی هونەرمەندەکە ئەوەی زۆر زۆر لە هەمووی گرنگترە دیارە ئەو بەرنامەیە خۆی ئامادەکردنێکە بۆی هونەرمەند پێ بگەینێ بەڵام بە دوای ئەوە چی دەکەیت بەردەوامبوون زۆر گرنگە ئێستا لێرە دەرچی بەڵام بەردەوامی دەبێت لە دوا ڕۆژ یعنی من نمونەیەکی ئاسان دێنم ئەوەی کە لێرە دەرئەچێت کۆرەکتیڤی و مامۆستا هەڵکەوت زاهیر ئەلبومێکی بۆکەن و سەرپرشتی کارەکانیەکەن ئەوەیان باشە زۆر چاکە بەڵام بەردەوام بوون لە دوای ئەوە ینی تو ئەرکە کار لەسەر مامۆستا هەڵکەوت نابێت کاکەڵکەوت نابێت هەتایە ینی بۆ نمونە ئێمە 2 ساڵ پێشسا هەمان بەرنامە بەڵام دوو کەسمان بینی لەو دوو گەنجمان بینی کە تۆپ بوون کاکە هەڵدێر و کاکە میرە ئێستاش دەبینین بەرهەمیانەیە بەردەوام بوونیانەیە جا ئومێد دەخوازم ئەوانی دەریش دەچن وەکو ئەوان بەردەوامیان هەبێت و بزر نەبن لە چاوی شاشە و لەگەڵ بینەر و گوێگرەکانیان. سوپاس بۆ مولایەک. زۆر سپاس دەکەین هونەرمەند کادراسات زۆر سپاس. خۆشەویستان ئێستاش یەکەم بەشداربوونیت بەشدار دەبێت ئەویش کاک سەرکار چەپڵەیەکی زۆر گەرم بۆ کاک سەرکار. سەرکار محەممەد دانیشتوی ناحیە ڕزگاری فەرموو لە دوورەوە خۆشە دویستم خۆشم ویستی بەدەست خۆت نەبوو بەدەست خۆت نەبوو بە ڕێی لیژنە هەرسێکمان سەرکەوتی ئافەرم بۆ قۆناغی زۆر سپاس.
بەرتەمی خاوت بەرتەمی خاوت ڕاستە زەرانی وەکو من کەوت بوونە داوت دەسووتان لە تاوت ڕاستە زەرانی وەکو من کەوت بوونە داوت دەسووتان لە تاوت بەڵام بەخوام تەنیار من بوو مەشقێکی بکات توی لەلفی بیناوە گیانەتی بکەم پەشیمانم کە دڵمدا بە تۆ باسانی باسانی گیانەتی بکەم پەشیمانم کەوا دڵمدا بە تۆ باسانی بێوەفاوی خستە ژێر پێت قەدرت نەزانی نەزانی پەشیمانم لە دڵداری سوتاوم لە دەوات هەموو ئەزار پەشیمانم کە تۆم ناسی دڵمدا بە تۆ زۆر بە کەساسی لالت لەو ژیانەی تۆی بە من ناسان درەختی خۆشەویستیت بە دڵدا چقان بڕۆ نامەوێتر بەڵات ببینم بێوەفا و یاوار دەرەق بەژینم نالت لەو ژیانەی تۆی بە من ناسان درەختی خۆشەویستیت بە دڵدا چقان بڕۆ نامەوێتر بەڵات ببینم بێوەفا بوو یاوار دەرەق بەژینم نەزانم چۆن باوەڕم پێت کرد گیانم قوربانی خەکی بەردێت کرد بە قسەی شیرن منت فریودا تاو دڵی من بەجارشێت کرد نالت لەو ژیانەی تۆی بە من ناساوە درەختی خۆشەویستیت بە دڵدا چقان بڕۆ نامەوێتر بەڵات ببینم بێوەفا بووی هاوار دەرەق بەژینم نالت لەو ژیانەی تۆی بە من ناساوە درەختی خۆشەویستیت بە دڵدا چقان بڕۆ نامەوێتر بەڵات ببینم بێوەفا بوو یاوار دەرەق بەژینم دووبارە چەپڵێک بۆ کاک سەرکار
دەستەکانت خۆش بێ کاک سەرکار با پێکۆ بچین بۆ لای لیچنە فەرموو بزانین لیچنە چی پێیە و چی پێ نییە فەرموو وەرێرەوە بەستە لای منەوە بڵێ مامۆستا هەڵکەوتایر ئۆکەی دەشتێجان ئێمە سەرەتا هەڵسەنگاندنی خۆمان وەکو لیشنە لەسەر بە بەشداربووەکە دەکەین پاشانیش هەریەکەی پلەی خۆمان ڕاگەین هیوادارین زۆر باشە ئازیز نەبیان لە هیچ پلەکانە سەرکارگیان دەنگت خۆش بێ بە شێوەیەکی باش چوویتە سەر شانۆ خۆ ئامادەکردنێکی باشت کردبوو ئەدات باش بوو بەڵام هەندێک جار هێندە ئەدویست تەکنیک بکەی وەکو گۆرانی بێژێکی پرۆفشنال گۆرانی بڵێ لە تۆن دەرەچووی جارێ تا دوو جاریش دەرچوونت هەبوو لە ئیقاع بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو کە بەشداربوویەکی سەیتەرەت کردبوو بەسەر شانۆدا ئەتوانی بە هەستێکی باشەوە تێکەڵاوی گۆرانەکە ببووی بە ئەحساسێکی زۆر جوانە ئەدوت دەستخۆشیت لێ یەکەم با بچینە لای دکتۆر محەممەد زازاش بزانین بڕاستی سپاس کاک سەردەکار ئەو گۆرانیەکتە هەلبژارتیە بۆ خۆ مناسبی دەنگێتەیە و شەکتێت نییە دەزانی بوو گۆرانیەکی هەلبژێری ئەدا باش بوو ڕێزم باش بوو مەقام نەختێکی جێ دەردکەتی بتایبەت وەختێ نێزی حیجاز دەبووی نزانم ئەگەر تە مەقاماتە خوێندیانە تەلەفۆز پێویستە باشتر بە وەکی دەنگێتە خۆشە چاکە جار جار دەحەسم سەیتەرە لێ نییە ناتوانێت لێ سەیتەرە بکی هەر ئەوە ئەگەر دەرەجە دواتر جاش بە نەزە منیش زۆر دیار بکە خۆتۆ ماندوو کردووە یانە دۆزبایت لێ یەکەم بەڵام سەرڕای ماندووبوونەکەی ینی قورگم هەستم دەکرد کە نەمتوان شتەکان بەتەواوی دەربڕم بۆ ینی مسەیتر نەم لەسەر گۆرانیەکەی سبینش ینی کە ئەوەندە پرۆڤەم کرد قورگم بریندار و بەڵێ بەڵێ نا بەڵام بەعام زۆر زۆر باش بوو پیرۆزبایت لێ یەکەم ئەدا و حاڵەت و ئەو شتانیش بە بەدڵ بوو یانە زۆر زۆر وتم پێشکە ئۆتویت بژیت و زۆر سپاس زۆر سپاس دەستخۆش کاک سەرکار بەڕاستی بەگشتی گۆرانیەکە زۆر شیا بوو لەگەڵ دەنگت بەڵام تۆ وات هەستە کرد کە لە ئەداکردندا زۆر زیادەڕۆی تەکرد لە میلۆدیەکە واتە زیاترت ئەدا ئەکرد دیار بوو پێوە دیار بوو یەک دوو جاری شۆک و کاک هەڵکەوت باسی کرد لە ئیقاعەتلادا بەڵام وەکو تۆن لەگەڵ ئەو تۆنێک کە بۆ دیار کرا بوو زۆر شیا بوو هیوادارم کە سەر بکەوی دەستخۆش هونەمەند کادراسات من لا چۆن بوو کاک سەرکار گۆرانی بێژە بەڕاستی توانی گۆرانی بڵێ قابلێتەوەیە بەڵام خۆشترا بوو سەرەتا ئاماژەت بە ناوی هونەرمەندەکە کردی هونەرمەند زیادە سەدا خۆشتر بوو ناوی شاعیرەکەش بوودا تێکستەکەی چێە بۆ شاعرە زایی تێبێتن لە ڕووی دەربڕینی وشە ینی ئینسان کە گۆرانی دڵێ دەبێت تێبگە وشەکانم بوو هەندێک گرفتە بوو جوانکاری گرنگ نییە تەکنیک لە هەموو کۆپڵەکان بیکەی جاروەیە لە یەک گۆرانی 5 دقەی یەک جار تەکنیک بکە بۆی خەڵک ئارەزوو بکە هەری کاتەوە بڵێ و تەکنیکە چۆنە گرنگ نییە و هەمیشە تەکنیک بکە هەمیشە تەحویلی مقام بکەی دەست خۆش دەنگ خۆش جارشکە ئومێدەوارم سەرکەوتوو بێ ڕاستی چەپڵەیەک بۆ لەژنە و کاک سەرکار ئۆکەی تۆ زیوایی بوو بەڵام پۆینتەکان چۆنە ئەمانەی بزانین پۆینتەکان دکتۆر لە دکتۆرەوە جەنابەت زۆر ئاسایی حەوت دەرەجە لەسەر 10 وەرگرتیە حەوت لەسەردا هەڵۆ چەپڵەیەک سپاس سپاس دکتۆر محەممەد سازا زۆر سپاس کەوای شیرین خاتوهانی من چەندێک بێ بڵێم احتماڵی بڵێم 2 یا 1 چەند بە لا ئێوە چەند بە ئێرە تا ئێوە بڵێ چەند بە چەند دا لەگەڵ 2.5 ئۆکەی زۆر زۆر پۆینت لای تەماشێکی زۆر زۆر ئەوە بوو کە گۆرانی کاک زیاد ئەسعەد و هەڵبژارد و من زۆر بەڕاستی وەکو دەنگ و هەموو شتێک زۆر خۆشم ئەوێت 8 چەپڵە زۆر سپاس
سپاسی مامۆستا چێتەوە نەورۆز پێمان بڵێ با زۆر بەڵای من ناوەستین ئەگەر پلە لە سەردەدا بندرێ ئەگەر ئەو هونەرمەندەیەگە لە سەردە 5 پلە شوەر بگری شتێکی گەورەیە بەنسبەت 10 پلە بێگومان. بەڵام من حوتم بۆ دانەوە چەپڵەیەک بۆ مامۆستا چێتەوە نەورۆز ئەو دەنگای باشە من 5 کۆدو چۆن؟ 5 کۆدو حوت ئۆکێ زۆر سپاس کەواتە من زۆر خراپم لە حسابە نازانمەوەنە پێکەوە چەند کۆکرێتەوە یارمەتی من جەماوە چەند هەمی پێکەوە و پۆینتانە بۆ سێشتا پێ دەڵێم دەشتێنجان بەڵێ فەرمە مامۆستا لای منیش 8 پلم پێدا 8 پلا چەپڵەی بە مامۆستا کەوسایت زۆر سپاس تۆی گشتی کە دەکاتە 7 8 8 7 7 37 پلەی بەدەستێنە زۆر زۆرە بەڕێی من زۆر زۆرە چەپڵەیەک خۆشەویستان وەرە لێرە و بوەستە بەشدار بوو کاک سەرکار 37 پۆینتی وەرگرت و بەڵام لیژنە لە ماڵەوە لە ئاخیرەکەی بڕیار ئەدا کام لە کۆمەڵەکە دەربچێت بەڵامەوە دوای هەفتەیە کەسانین هەر چۆنێک بێت وابزانم پۆینتەکانە زۆر ئەتێ بڵێ چی؟ زۆر زۆر سپاسیان دەکەم تەنیاوەندە باشە زۆر سپاس خۆشەویستان خۆشەویستان ئێستش بەشداربووی دووەم ئەویش کاک هەژار لەکوێوەیە بەشدار بوو کاک هەژار هەجار ناوت هاجر علي هاجر علي علی فەرموو کاک هاجر دادی دادی جانم ناز دارلو دادی دادی ریگلیل کنارلوی دادی دادی جانم ناز دارلوی روژات جانانم تاوری من بدان مدزانی افدلکت بن دستی تدان لەکوێ هاتووی لزخوه بەداخەوەتر بۆ جارێکی تری لێمان عەزیز نابی؟ خۆحافیز. گاڵتەکەین دەرچی دەرچیت پیرێز چۆنیت باشیت ناوکە هەریانوت غەڵەتەوە چۆنی بە ناوکە بڵێن نوم هجرة هەجار غەڵەت نەموتوانە نه یەک تۆز بله ئۆکەی خۆشەویستان و کە بینین خۆی لا کردووە و جوان خۆی گۆڕی و ئایا چەندێک خۆتی لا کردووە بە گۆرانیکە و چ گۆرانێکیشت هەڵبژاردووە گورانی کی من هەڵبژارتی گورانی کاک هەواڵ ئیبراهیم بەڵێ زۆر باش 2009 و سلۆڤاکە تایبەت بوو لە ژنەی بەڕێز هەروەسا جمهوری حاضر بووی سلۆڤاکە زۆر گەرم بوو گروپی موسیقە و سپاس فەرموو دلبرا من دل من دل مایی دل دار جدا نادن و سبسانایی جدوریات زیبایی زودا مایی آخ بو خموتانی من نینه دمایی من چکریه دلبرا من دل من دل مایی دل دار جدا وصبصناي جدريات زيماي بزودا ماي أخبو خموت علي من مينا دماي
canım bu yan Der saman etmedini Boğar bitedoy Bu çite sinamtini Teba giruci Ence girya dilbera min Dul min dilmai Çi dildar cudanadı Usaf sanayi Ji duryata ezimay Zudamay Ah bu hemu taniyam Nine numay دووبارە چەپڵەیەک بۆ کاگەجار ئۆکەی هەبزانین لیچنە ئەڵێت چی فەرموو وەرێرە بوەستە باش سپاس کاک هەجر بڕاستی دەنگێتە وەک خامەک دەنگێکی خۆشە لێ پێویستە زۆر ڕاهێنان بکی ژبەر زۆر جاران نەشاستێت هەبووش مەقام دەردچووی ڕێزمجی تا حەدێکی مەزبوط نەبوو و ئەو گۆرانیە کە هەلبژارتیە بڕایامە وەک فۆلکلۆرە یانی لایقی منافەسە گەورە ناکە پێویست بە گۆرانی کە نەختێکی زەحمەتتر باە و دەنگێکی تە باش هەیە و فرسەت پێشاتە هەیە گەلێکی سپاس سپاس زۆر سپاس خۆتۆماندوو کردبوو بەڕای منیش هەندێک جار لە تۆن دەرەچوویت یانەوە دیار بوو و ئەحساسەکەم ئەو هینتە نەبوو ئەو ئێنەرژیە و پاوەرکە ئەبێ ببێت یانێ ئەومە من نەبینی لەناو تۆوە ماحاڵ هیوادارم سەرکەوتوو بیت سپاس کاک هەجەر دەنگت خۆش بێ خۆت ئامادە کردبوو دەنگێکی نەرمی خۆشت هەیە بەڵام ئەکرا زیاتر ڕاهێنان لەسەر دەنگت بکەی تۆزێ بتوانیت سەیتەرە بەسەر تۆنەکاندا بکەی هەڵبژاردنی گۆرانیەکەت وەکو دکتۆر محەممەد زازاش ئاماژەی پێدا ئەکرا گۆرانێکی فراوانتر بێ لە ڕووی طبقەی سەوتی و لە ڕووی تۆنالیتێری ترەوە کە بتوانی زیاتر دەنگت لە ئۆکتافەکانی ترا پێشان بدەی هەندێک جار لە تۆنیش دەرەچووی یەک جار لە ئیقاع دەرچووی بەستوانیت سەیتەرە بکەیتەوە بە سەر ئیقاعەکەدا ئەوەش ماناوێت کە شارەزایەکت هەیە باشە بەهرەیەکی باشە تێدایە ومێ دەکەم سەرکەوتوو بیت سپاس دەستخۆش کاکەزەر دیارە زۆر جاری تر باسمان کردەوە هەڵبژاردننی گۆرانی زۆر پێویستە بۆ هونەرمەند ئەداکردنت توانیت ئەدا بکەی بەڵام لە هەندێک جار دەرەچووی لە تۆنی خۆت و ئەو تۆنێک کە هەڵت بژار بوو بەڕاستی کەمی بوو هەستم کرد کە نزم بوو بۆ دەنجیت و دەنگت دەرناچوو لەسەر ئەو تۆنە ئەگەر تۆنەکە تۆزێک بەرزتر بە لەبەرەوەی تەبقەی بەرزی لەگەڵ نەبوو بۆ دەنگت باشترە بوو هیوادارم سەر بکەیت سپاس سپاس پێشت دەنگت خۆش دەست خۆش وەکو مامۆستانە ئاماژیان پێکرد لەبەرەوەی ئەوە پێشبڕکێ ینی منافەسەیە تۆ دەبا گۆرانێکتی نەبە لە ڕووی ڕتم لە ڕووی ئەدا منافەسەت پێکرد لەوەی بەرامبەرت باشتر دەبوو هەندێک زار گرنگنەوە نییە ئەو کەسەی گۆرانی دەڵێ دەنجی خۆش بێت ئێستا لە دنیای گۆرانی وتن دەنگ خۆشیان دەباو نییە ئەوەندەی تەکنیک گرنگە لە چۆنێتی ئەداکردن لە گۆرانی جا پێم وایە تۆ موفق نەبووی لە هەڵبژاردننی گۆرانەکەت بەس ئومێدوارم سەرکەوتوو بیت بۆ جارداتن زۆر سپاس چەپڵەیەک دووبار بگەک هەجەر لا چۆنە ڕێی لێژنە کە وتیان ئەبواە تۆنێک ئەو تۆنە ڕێنەکەوت لەگەڵ دەنگی تو ئەوە تۆنێکی تبای دەنگت زۆرتر دەرکەوتە ئایا بۆچی ئەو گۆرانیت هەڵبژاردی و ئەتێ بڵێ چی بە لێژنە خودی ئەمە زۆر مادیمە دەشتنیان
ئەوە سعات هەشتی سپێدی ئەم لەرێ انتیزاری لژنە و وای هیلاکیە ئاپەران انتیزاری بوو بەس گێتە خۆشە لە پێویستە ڕاهێنان بێتر هەبە و ڕاستە دەرەنگ بووی نەختێکی ماندی بووی بەس ئەوجی تا حەسێبە ینی مجبەرکو منافسێ هەمی وەکەبن ینی عینی زەرفن عینی شرتن عینی مەرجن نکمە 5 دەرەجەش 10 وەرگرتیە من لەگەڵ ڕێزمدا بۆ مامۆستایان من وا نبینم کە گۆرانی کە گەر تەکنیکی تیانە بێت کە بەسیت بێت بەڕاستی ئەوە بەڕێی من هەندێک گۆرانی سادە هەیە کە زۆر سێتەرێ زۆر سەختتر و ئینترە لە گۆرانی تەکنیکی یانە گۆرانی هادێ مەبەستمە نە گۆرانێکە باش بوو و بە دەنگی تۆشی ئەخوارد بەڕێی من فقط من ئەو ئەحساسە ئەو شەوقە کە ئەبێت تۆک و ئستارە خۆت ببینی من تێم نەبینی و ئەوە زۆر گرنگە بۆ کەسێک کە لەوێ ئەوێسێ بۆ وامە مەزانە کە ئێمە کۆنسرت ئەدەین هەمیشە لە وڵاتان یا لە کوردستان هەمیشە لەبان کورسی هەورێشمەوە لە شەشی بەیانیەوە لەوێین لەبەر هەتاوە هەندێک جار هەر شوێنیە جلوبەرگ پەردێکێک جلوبەرگمان نە ئاوێنە هەیە مەسەن بۆ مکیاژمان لە سبینەوە تا ئێوارە تا ساوندچێک و تۆنەوانە چاکە بێ بەرحاڵ سەرکۆتوبی من چوارت پێدا لەدا زۆر سپاس ئیشوەکو لە سەرەتا واسم کرد هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم لای منیش پلەی چوارم بۆ دانا زۆر سپاس من مێدارم سەرکەوتوبی من 5 پلەم بۆ دانا 5 پێکەوە دەشتێجا من ماوم بۆ ئەومە برد من 6 پلەم پێدا کۆی گشتی دەکاتە 24 پلە 24 هەر زۆر باشە بەڕێی من پێشترە خۆشەویستان پێشەوەی کە بێنە لای بەشداربوویەکی تر خۆشەویستێکی تر ئەمانەوەی بڵێن زۆر سپاسی سپۆنسەری سەرەکیمانەکەن ئەویش ئارگا نەورۆزی مۆبیلیا کۆمپانیای ئارگا نەورۆزی مۆبیلیا زۆر سپاسێنەکەین و ئەو مۆبیلی جوانش ڕەنگی مۆر ڕەنگێکی جوانە لای ئێمە زۆر سپاسێنەکەی چەپلەیەکی ئەمە بۆ لێن کە هاوکاری ئێمە بوون دووبارە سپاس بۆ سپۆنسەری سەرەکی خۆشەویستان دێن بۆ لای بەشداربوویەکی تر ئەویش بەڕێزێک بەناوی کاک نزار لەکوێوەیە ناوت بڵێ نزار ئەحمەد لە شاری هەولێر هاتوو دەیفەرم هزر ناکە ئەڤی دلی عشقاتە یەژبیری کەری ئافەرم دەرچی بۆ قۆناغی زۆر سپاس لە پشتەوەیە کاک نزار چۆنیت هەلۆ الله وەرە چۆنیت بیری تێ لە بەشی یەکەم گۆرانێکی منت بەڵێ بەڵێ ئۆکەی باشم تۆ چۆنی باشی منیش زۆر باشم تۆ هاتی تێرە ئێنێرجی بەڵێ پێشەکی دەستخۆش لە بەرنامەکەتان دەکەم بە خێراتنی لیژنە دەکەم زۆر سپاس چاویان ماس دەکەم بە خێراتنی ئەو جەماوەرە خۆشەویستە دەکەم من کە هاتوومەتە ئێرە یعنی هەر برادەرێکم یعنی پلەی لە من زیاتر بەدەستبێنێ هەروەکو من بوومە بە هونەرمەند زۆر سپاس دەشنێ سێری چۆن ئێنەرجیکی پۆزیتیڤ هەیە بە ئێمە دەشنێ ناتوانێت گۆرانەکەت بڵێتەوە ئێستا جارێکیکە گۆرانیەکەی من ئەو ساتانە خۆشە لەوە دەست پێ بکەین من سەیری حەزم لە چاوی تۆ کرد بۆیە ویستم بێ بەڵات ببینە هاوڕێ یەکتر زۆر سپاس گیانە ئۆکەی نزار چه گۆرانێکە هەڵبژار بەڵێ گۆرانێکی بێوەرعزەت بەڵام پێشەوەی دەست پێ بکەم دەمەوێت زۆر سپاسی سانتەری ڕۆشنبیری بە حرکە بکەم بەڕاستی زۆر هاوکاریام ناکردووە ئەنێ لە پرۆڤە زۆر سپاس ئۆکەی خۆشەویستان چەپڵەیەکی گەرم کاک نزار دەست پێکە
گرچی جانی تو ندیاری گل نرگسم کم بیاری گرچی جانی تو ندیاری گل نرگسم کم بیاری در خاطر چاوین جوان حسر چاوان تینه خاره در خاطر چاوین جوان حسر چاوان تینه خاره اوکی وەرێرە بەس ئێرە بۆ سزانی تۆ چەندێک ئەنەرجیکییا بە من بەڕاستی تۆ هونەرمەندی ئەبێت هونەرمەند ئەوە بێ کە دڵی خەڵک خۆشکە من هاتوومە ئێرە بۆ خزمەتی خەڵک هاتووم خزمەتی ئەو لەژنە خۆشەویستە ئۆکەی فەرموون بەڕاستی دەستخۆشی لە یەکەم ئافرم وەکو هونەرمەندێک بینێمی لەسەر شانۆ حرەکاتێکی جوان ئەکتیڤ بووی پاوەرت هەبوو گۆرانێکی باشت هەڵبژارد بوو لەگەڵ ستایلی خۆ دەگونجا لەبەرەوەی ئەو گۆرانە هەڵبژارد چکە گوتم یعنی زۆمەوار دێن یعنی گوتم با دڵیان خۆشکەی ناوە گۆرانی عاتفی زیاتر یعنی خەمیان یان ئەترسم ئاشقوشت نەمابێتی بۆ یە گۆرانێت بوت ئەگەر گۆرانی عاتفی بووتایە لەبەر عاشقەکەت بوو ستودیۆیی وەکو ئەوی قۆناغی یەکەم بەنا گۆرانێکی عاتفیم دەگوت بەس گوتن جەمالی لێ با دڵیان خۆشکەین ئەخمە وای دانێ مەڵم عاشقەکەت وازی لێ هێناوی بۆیە گۆرانی نامامۆستا منم عاشقی تۆ زۆر باشە دەنگت خۆش بێ ئافرم بە شێوێکی گشتی باش بووی هەندێک جار لە دەرچوونت هەبوو لە تۆن بەس ڕێتمت زۆر باش بوو و سەرکەوتوو بێت دکتۆر کاک نیزار سپاس بڕاستی مامۆستا هەلکەوت گوت ئەو کەرەکتەرەی گۆرانی بێژێک نکتە هەیە ئەو حزوری تە هەیە ئەو تشتێکی باشە ینی ئەگەر هاتووتە زیاترژی ڕاهێنان کرد سەیتەرە بکی باش لەسەر دەنگێ خۆ دەنگێکی وەک خام دەنگێکی خۆش نکتە هەیە جار جار سەیتەرە نییە مشکلە ئەوە مەقامژی جار جار تژێ دەردکەوی وەکی دن مشەش دانی بوو بەس ئەو حزورژی جەمتە هەیە ئەمەیانە علامەتە ئینشاءڵڵا هێژی بەرزترکن کە ڕەیە جنەژی ببیسن زۆر سپاس دکتۆر زۆر سپاس بۆ ئەم ئێنێرژیا زۆر سەمیمی و گەرم لەبان مەسرحەوە هەر بژیت پیرۆزبایت لە یەکەم بەڕای من باش بوویت ژمارە ناڵێ جارێ چەپڵەیەک بۆ خاتمانی زۆر سپاس زۆر زۆر جوان بوو زۆر سپاس دەستخۆش کاک نزار دیارە چەندین لایەن هەیە کە هونەرمەندیەدا سەر بکەوێت لەو لایەنانە سەرکەوتنت لەسەر شانە و حرەکاتت زۆر زۆر باش و بەڕاستی بەڵام جار بەجار ئەو تۆنە لاتەدا دەنگت لە تۆنەکە لە ئەداوەکە میلۆدیەکە بەڵام بە هەر حاڵ باش بووی و هیوای سەرکەوتنت بۆ دەخوازم زۆر سپاس مامۆستا زۆر سپاس مامۆستا لە ڕووی ئامادەبوون لەسەر شانۆ زۆر باش بوو ئۆکەی بە خێراتنە دەکەم مامۆستا قادراس وەکو هونەرمەندێکی شەو بە تایبەتی بۆ کاریگەری هەبوو لەسەر شانۆ دەکرێت چاکتر ئەکتیڤتر بێ لە پرۆڤەکردن و تەمرینکردن پێمە داهاتوشی باشی دەبێت زۆر سپاس دەکەین بۆ قسە جوانانن چەپڵەیەکی بۆ لێن خۆشەویستان لە بیرمان ناچێتەوە پۆینتەکە من ناترسم ناترسی؟ هیچ ناترسم هیچ لە پۆینتەکان ناترسم نووساند بوو شش و نیو دەرەجە زێدە شش و نیو بەر ئەو ڕێی هونەرمەندیژی پێر هەیە شش و نیو زۆر سپاس مامۆستا چەپڵەیەک بۆمان شش و نیو زۆر سپاس کاکی ششمان داناوێ شش سپاس منیش شش پلەم بۆ داناوە زۆر سپاس
هەروەکەوە بێ هەمومان ئاگادارێکتر بین مش هەر شەش بۆ دانای بەڕاست زۆر سپاس مامۆستا لای منیش هەر شەش کۆی گشتی ژەکاتە 39. 39. هیوادارین ئێسمێسەکانی زۆر یعنی ئێستا دووەمە هەتا ئێستا سێ بەشدار بوونەتەوە. کاک نزار سپاس بە هەمووتان زۆر سپاس لێرە بۆ ئێستا سپاس بە هەمووتان زۆر سپاس زۆر زۆر سپاس زۆر سپاس گیانە فەرموو لێرەوە ئەتوانیت بڕۆیت. خۆشەویستان لەبیر نەکەین دووبارە سپاسی سپۆنسەری سەرەکیمان دەکەین ئەویش کۆمپانیای ئارگە نۆرۆزی مۆبیلیا زۆر سپاسیان دەکەین دووبارە چەپڵەیەک خۆشەویستان بە بۆنەی ئەوانەوە ئێمە توانیمان بەردەوام بین و هیوای بەردەوامبوونیان بۆ خوازین. خۆشەویستان وەکو دەزانن دووبارە باسی دەکەینەوانێ لەو کۆمەڵە بەشدار بۆ خۆشەویستانی کە ئیمڕۆ گۆرانی دەڵێن دوانیان لەلایەن لێژنەی بەڕێزەوە دەرئەچن ئەو دوانە ئێوەی خۆشەویست وەکو ڕۆڵی لێژنە لە ماڵەوە لە ماوەی هەفتەیەک ئەتوانن ئێسمێسی بۆ بکەن ئەویش مامۆستا کەوزەر بە چ ژمارەیەک؟ 9252 وەکو گوێتان لێبوو 9252. خۆشەویستان بەشداربووی چوارم ئەویش کاک گۆڤان. گۆڤان ئیسماعیل فەرموو کاک گۆڤان. من خەم دەریایەکە کیرم من خەم دەریایەکە کیرم دایەزی بچەنگیم پێشمەرگەکی چەلەنگیم بەڕای لیژنە ئۆکەی پیرۆز زۆر مەمنون سپاس. چەپڵەیەک بۆ کاک گۆڤان. چۆنیت؟ فەرموو کاک گۆڤان چ گۆرانیەکی هەڵبژاردووە؟ خودێ من هەرە سترانە بێوەری ملەحنەویە بە سوزانە منە دەستت خۆش منێ حاضر کردی ویدکەم دلێ جەماوەری چەپڵەیەکی بۆ لەیەن چەند ئاکتیڤە زۆر سپاس فەرموو. لێژنەی بەڕێز فەرموون لەگەڵ ڕێەکانی خۆتان. دکتۆر فەرموو. سپاس کاک گۆڤان. بڕاستی دەنگێکی تە خورد هەیە
بەس پێویستی زۆر ڕاهێنا ژێر لە زمان نەشاز زۆرە تژ مەقام دردکەوی سەیتر دەنگ ناکی و دیسان ئەو ملاحەزەکت تێ منافەسە پێویستە گۆرانێکی نەختێکی زەحمەت هەلبژێری نەکو گۆرانێکی سادە راستی من حس کرد از سترانە خۆ بەدڵکەم بەس پشتی من پرۆڤە کردی گوتی ما پرۆڤای کردی مەدەم ئێتە هەلبژاردیە هەلبەت بەێ سپاس سپاس بۆ تۆ بەڕای منیش ئەو ارتباطێکە ئەبێ لە بین موسیقا و گۆرانی بێژا بێت و باش وەرت نەگرت بوو یانە هەندێک جار ئەسڵ نەمەزانی یانە تۆ لەگەڵ موسیقا یانە ئەو شتە بوو بەڵام دەست خۆش بەڕای منیش دەستخۆشیت لە یەکەم کاگۆڤان هەڵبژاردننی گۆرانەکە باش بوو دەرچوونت لە تۆن هەبوو ئەکرا باشتر بتوانیت سەیتەرە بەسەر مەقامی گۆرانەکەدا بکەی بەڵام ئامادەکەی باشت کردبوو هەوڵت داوە وەکو گەنجێکی سپۆرت هاتبووتە سەر شانۆ دەستخۆشی لێک سپاس دەستخۆش کۆڤان بەڕاستی گۆرانیەکەت باش هەڵبژار بوو بەڵام جار بەجار لە تۆن دەرەچوو وەکو میلۆدی وەکو دکتۆر گوتی تۆنەکەت باشە تۆنی دەنگت بەڵام پێویستت بەڕاهێنانکردن زیاتر هەبوو لە ڕتمیش باش بووی هیوادارم سەر بکەوی و زۆر سپاس قادر پێم وایە دەکرێت گۆرانی بڵێ بەڵام ڕاوەستان لەسەر تۆنەکان تاوانە و بەڕاستی ئەوەی کەموو جێم لێ بوو دووبارێ دەکەمەوە هەڵبژاردننی گۆرانی لە پێشبڕچێوادا زۆ گرنگە لەگەڵ مەسەلەی تەکنیک وەدوارم سەرکەوت بێ زۆر سپاس دووبارە چۆپڵەیەک و چۆپڵەیەکی بڵێن ئێستاش پۆینت 5 دەرەجە وەرگرتی هەر زۆر باشیشە وەکو منی شەروەها 5 زۆر سپاس وا دەرەکەی نەڵێن ئیتفاقیان کردو منی شەر 5 دەرەجەم داوەتی زۆر سپاس باوەڕکە منیش بێەوەی ڕەنگە سەخاگی و شاشی جوانەکەی ئەوەیان کرد بەڵام منیش 4 کۆیەک 4 کۆیەک 5 کۆیەک 5 نازانم بێت وازەح بێت لای ئێمە شتەکە باشە بوورە لەوانە بێ من غەڵەت حسابی بکەم بڵێم دەیە 5 دەشتیان وابزانم دڵ لە دڵە ڕوانێ هەمومان وەک یەک سەیرمان کرد بەس ئیتفاقیشمان نەکرد بوو لەسەری وای ئێوە جەنابتان سێری چ خاڵێکەکەن بۆی خەڵک هەندێک شت هەیە ئیقاع زۆر گرنگە دەرنەچوون لە تۆن و مەقامی گۆرانیەکە وەستان کارێکتەری لەسەر شانۆ مامەڵەکردنی لەگەڵ مایک و بێگومان و چۆنێتی لەگەڵ مویزیک چۆن نتوانێت بەرەنگاری گروپ کاتەوانێ لای منیش کاکە گۆڤان هەر 5 پونکتی بەدەستێنە کۆی گشتی ئەکاتە 25 خاڵ و هیوادارین دڵشکاو نەبی لێمان کاگۆڤان تەواو بێ پێشنیاریەوە دەکەین هەر 4 بەهرەمەندی بەشدار بوو بێنەوە بۆ ئێرە بێگومان مەبەسمانەوە بوو خۆشەویستن وکو مامۆستا هەڵکەوتزایر باسوێ کرد هەر 4 بەشداربووەکان ئەوەی کە بەشدار بوون لەم بەرنامەیەدا کاک سەرکار کاک هەجار کاک نزار پێکەوە فەرمون چاپڵەیەکیان بۆ لێن لەکوێن چاپڵەیەکیان بۆ لێن خۆشەویستان بەڕاستی مێ چەپڵەی بۆ ئێوە لەبەر کە خۆتان هیلا کردووە و دووبارە 1000 جاری ژەڵم گەنجن هاتنی ئێوە بۆ ئێرە ئەوە هەنگاوێکە لە سەرکەوتنی ئێوە لە ژیانتانە بۆیە چی ڕۆیە چی ڕوونەیە ئێوە ئەبێ زۆر شاناسی بە خۆتانەوە بکەن مامۆستا هەڵکەوتزایر ئێستا چی ڕۆیە؟ بەڵێ دەشتە گیان ئێستا لە هەر 4 بەشدار بووەکە 2 بەشدار بوو قەدەمێک دەچنە پێشەوە دوان ئەبێ ئەوەی کە ناویان ئەڵێیت؟ بەڵێ هەنگاوێک بۆ پێشەوە سەرکار بۆ پێشەوە کاک سەرکار بۆ پێشەوە زۆر سپاس لەگەڵ کاک نزار کاک نزار
ئێستا چی ڕۆیان سەرەتا ئەڵێن ئەمەی دەستخۆشی لە هەردوو کاکەجەر و کاگۆڤام بکەم ئەوانش ئامادەیەکی باشن دەربڕی بەڵام سروشتی ئەم بەرنامەیە هەروایە دەبێت کەسێک هەڵبژێردرێ بۆ قۆناغی سێیەم ئێستا ئێمە لێرە بۆ ئەو دوو بەڕێزە کاک سەرکار 37 پلەی بەدەستهێناوە و کاک نزار 30 پلە و نیو بەدەستهێناوە لە ئایندەی یەک هەفتەدا بە 92 دەتوانن لایەنگرانی هەر یەکێک لەوانە ئسی خۆیان بۆ بنێرن چکم ئەمەی ئێمە دوابڕیار نییە نسبەتی 150 وەکو لیژنە 150 بۆ جەماوەەر دەهێڵینەوانێ لە ڕێی شاشە جوانەکەی کۆڕەکەەوە بە SMS بەشدار بن ئەوان بڕاردن کامیان لە فیناڵ دوای یەک هەفتە SMS ناردنیان ئەو کاتە بڕیار ئەدرێت کە نسبەتی کامیان زیاتر بوو سەر دەکەوێت بۆ تۆپدا فەرمو جەنابیشت بتوانیتەوە زۆر سپاس و خۆشەویستان چەپڵێک بۆ کاک سەرکار و کاک نزار دەرچوون بۆ فینال بەس هێشتا نازانین کامیان بەتاوەتی فەرموون دانیشتنەوانێ زۆر سپاستانەکەین فەرموون سڵاو بۆ هانی خان زۆر سپاس سپاس فەرموو وەرە ئێرەوانێ فەرموو ئەزانم تۆ دڵت ناخۆشە ئەزانم هەر بەڵام ئەوە ڕێبوو لەسەر خاڵەکان سێرکرا ئەوان سێری چەند پۆینتێکیان کرد و زۆر سپاسی هەردوو لایەنەکەین دووبارە ڕێز و سڵاو بۆ ئەم دوو بەردوا بۆ بەشدار بۆ بەڕێزانە بۆ لایەن زۆر سپاس زۆر سپاس یس خۆشەویستان کۆرەکستار لەگەڵتان بەردەوامە وەکو بینیتان سەرکار محەممەد و نزار عەلی لە بەرنامەی ئەم هەفتەیەدا سەرکەوتنیان بەدەستهێنا و لە ئێستاوانی ڕۆڵی ئێوە لە ماڵەوە دەبێتە لێژنە و ڕۆڵەکەتان بە فیرۆمەدەن هەر ئێستا ژمارە 100 بنێرن بۆ 92 ئەگەر بتانوێت سەرکار محەممەد بچێت بۆ فیناڵ بەڵام ئەگەر حەز بکەن نزار عەلی زۆرتر سەرکەوت و بەدەست بێنێت دەبێت ژمارە 200 بنێرن بۆ 92 لەبیرتان نەچێت SMS بنێرن بۆ 92 ئەو کاتە خۆشەویستەکەی خۆتان لە کۆرەکستار فینال ببینن.